ئێرە دووگرکانی دەریاچەی دووکانە، نیشتیمانی نەورەسەکان لە باشووری کوردستان. باڵندەیەکی هەستیار ناوچە دوورە دەست و پارێزراوەکان دەکاتە شوێنی ژیانی. بۆ گەیشتن پێیان نزیکەی 20 خولەک ڕێگای ئاوی دەبڕین. عەلی مەحەمەد کاری ڕۆژانەی ڕاوکردنی ماسیە، چاودێری نەورەسەکانیش دەکات. کات کەسێک بێت زەڕیان لێدا لە ناویان بەریان بیان بە چێ لە مەیدانەکانی ڕەش بچێ بیان فرۆشێت و هەر کەسێک بزانم و خەبەری لێدەم، خەبەری پۆلیسی دارستانی لێدەم بۆی ڕێ شوێنی یاسایان بەرامبەر بگیرێتەوە. 50 جۆری نەورەس لە جیهاندا هەیە، 2 جۆریان لە دەریاچەی دووکان هەن. ڕۆژانە ژمارەیەک لە بێچووەکان لە وشکانیدا دەبڕێن و دەکەونە ئاوە. چەند خولەکێک بە دەوری گردەکەدا دەسوڕێتەوە و تەواوی ئەو بەچکانەی کەوتونەتە ئاوە کۆیان دەکاتەوە و دەیانگەڕێنێتەوە وشکانی. لە مانگی 5 و 6 هێلکە دادەنێن و بێچوو هەڵدێنن. خۆراکیان زیندەوەری ئاوی و بە تایبەت ماسی بچووکە، لە بەرهەمە کشت و کاڵیەکانیش دەخۆن. لە ساڵانی ڕابردوو بەهۆی ڕاوکردن و ئازاردانیان باڵندەیەکی کۆچەری بوو. 2 ساڵە 4 وەرزی ساڵ لە دەریاچەی دووکان دەمێننەوە. خەڵک کەسی بەربەر پرسیارەتی کرد و خەڵک ئێستاخوان لێ دەپارێزێ، بەڵام لە ساڵانی ڕابردوو زۆر زیانیان زۆر پێدەگەن، بەڵام بە پێچوانەوە ساڵ زۆر باشتر بووە. باڵندەیەکی تەمەن درێژە 45 بۆ 50 ساڵ تەمەن دەکات. گۆشتیان ناخورێت، بەڵام کڕین و فرۆشتنیان لە کوردستان پێدەکرێت. هەر کەسێک زیانی پێ بگەین یاخود هەش بێوێ یاخود ڕاوی بکە کە کەڵکی ڕاوکردنی نییە، کەڵکی بازرگانیکردنی نیە، ڕوبەڕووی یاسا دەکرێتەوە. ئەو ساڵ بەرنامە و پلامێکی تۆکمەمان هەبوو لەسەر زیادبوونی و پاراستنی ئەو نەورسانە و گشتەی لە کۆچەریەکانیش. باڵندەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست 835 جۆرن. بە پێی توێژینەوەیەکی ناشناڵ پارکی هەڵگورسەکران 185 جۆریان نیشتەجێی باشووری کوردستانن کە بریتین لە 18 پلە و 56 بنەماڵە. بەختیار قادر ڕوودا و دەریاچەی دووکان.